یەکێک لە گۆرانی بێژ و موسیقیانە هەرە دیارەکان کە ئەویش هونەرمەند چیا مەدەنیەت دیارە بە بەردەوامی ئەم هونەرمەندە چەندین بەرهەمی زۆر ناوەزە و تایبەتی و پێشکەش بە هەوادارانەکە لە ئێستا نوێترین بەرهەمی لەژێر ناونیشانی بەیانی بڵێن بڵاوی ئەکاتەوە و یەکێکە لە بەرهەمە جوانە و نوێەکانی ئەم هونەرمەندە. موزیک ڤیدیۆی بەیانی کە نوێترین کاری هونەری هونەرمەند چیا مەدەنی و یادێکە لە هونەرمەند قادر کابانی نەمر جارێکتر لەلایەن چیا مەدەنی و کاری دابشکردنی موزیکی بۆ کراوە میکس و ماسترینگی ئومێد ڕۆیە و کوردی عومەر کاری وێنەگرتنی بۆ موزیک ڤیدیۆکە کردو و دەرهێنان و مۆنتاژی هونەرمەند چیا مەدەنیە.